وەختتان وەخێر خەڵکە کوردەوار ئومیدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت بن. پێشووتر بابەتە بەکراوند دەنگ بەهۆی ئەوەی کە من مەجبور بووم لە سەفەرێک لە نیوەی ڕێگا بوێسم و ئەم تیشکە بخەمە سەرە ئەوزاعە کۆنگرە پێنجیەکانە یەکانەکانە یەکێتی. هەر بۆیە معزەرەتخواهی یەکەم ئەگەر کەیفیەت دەنگ و ڕەنگ باش نەبێت، بەڵام واجب بوو کە دوای کۆتایی پێنەهاتنە کۆنگرە پێنجیەکان ئێمە تەحلیلێک لەسەر ئەوزاعە ئاغایان بکەین. هەروەکو لە سەرەتا وعدم دابوو بە ئەوانەی سەرمەستن بە غروور کەزایی، ئەوانەی تووشن نارسیسیزم بووگن و من ئاوێنەم لە بەرامبەریان گرت تا لە تاو شەیدایا خۆ ئەوقەکەن، متوەجهیان ئەکەم دەرەنجامت درێژ بوونەوەیە کۆنگرەیان زەرەباتێکە کە لەلایانە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ متحمل ئەون. ئاغایە بافڵە تاڵەبانی وا پێتواب و سەوارە بەرکەرە مراد بووگیت و لە ناو مەجلسێک ئاوا 600-700 نەفەری واتیە یەک پیاگیتیا نەبوو منافسەی تۆ بکە. بزانە ئەمە خەیلێ سەنگینە بۆ ئەو 600-700 کەرە و لە مەجلست وا دانیشتن، هەڵ لە شاڵاوە عەلی عەسکەری تا ما بەقیەی ڕیش چەرمگەکان لە جەمیل هەورامی و تا ئەوەی وەزیرە فەرهەنگتان. ئای پاڤڵە تاڵەبانی، تۆ نە کارل مارکسی، نە وینستۆن چەرچیلی، نە سیاسەتمەدارێکی بەرجەستەیت، نە دارای ئەزمونە سیاسیەکی گەورەی، نە ڕەحبەرێکی ئینقلابیت، نە ماوتسە تونگیت، نە ڕۆبێسپیەریت، تا کەسێک منافسەی تۆ نەکا، جورئەت نەکا بێتە مەیدانت بێژە سەوادیم نییە، تۆ کەسایەتیەکی ئاینیش نیت، لەوانەی عەسرە معاسر تۆ ئایەتوڵا سیستانی نیت. ئاغا گیان، چۆن لە ناوە ئەو هۆڵە لەم سەرزەمینە کوردەوارە ئێمە 600-700 پیاگیتیا بوو، یەکی جورئەتی نەکرد منافسەی تۆ بکات. تۆ نە پرۆژەت پێیە، حیزب ئینقلابی نیت، تەعقیبکەرە ئیدەیە کوردیەت نیت، نەبووگی هیچ کاتێ. بە عنوانە حیزبێکی انتخاباتیش تۆ پرۆژەیەکی دەرونیە ئیسلاحی و بیرونیشی نەبوو. ئەم نەمایشە ئیقتدارە 2 ساعەتەوە لە ڕۆژە ئەوڵا کردە. ئەم ئیقتدارە پوشاڵیە دوای بڵقەکەی دوێشەوە دوا تەقاندم و خۆتم بە خۆت ناساند و تۆم بە دیگەرانی وا تەوانە تەشخیصیان نەبوو، فەساد دایان گرتبوو، لە پڵنگی بوونە پشیلە تازە بۆیان دەرکەوت تۆ ئینسانە بەغایەت بێ ئستعدادە زەعیف النەفسە کە هیچ ئێعتمادە بە نەفسێکی نییە. ئای بافڵە تاڵەبانی، با دووبارە تەحلیلەکەمەوە. تۆ تەنیا کەسێکی حەزەکەی سەیارەکەی خۆت لێی بخوڕی، ئەزانی بوو چون دڵت وا پێوە خۆت بنوێنی. ئەوانە نایەڵن تۆ تامە سەرۆک بوون بکەی، تۆ نەتوانیگە هیچ کەسێک مەجزوو بە کەلامە خۆت بکەی، مەجزوو بە مەردانگی خۆت بکەی، مەجزوو بە قارەمانیتی خۆت بکەی. لذا ئەوەی کە خەڵک احترام بۆ دائەنێت ماساوت بۆ ئەکا کە پوڵی پێ بدەی. تۆ تەمام ئەبزارهایەک کە بە نەوعێک
و بیر تۆ تێرێت و تۆ سەرۆکی و ئەم کەرەستانە ئێشێ لە دەست خۆتاوێت وەگەرنە حاڵە خراو ئەوێ تۆ ئێشێ تەمامیەتە پوڵ کە ئەبزارە چاپلوسی و ماساوکردنە بە دەورە تۆ بەدەست تۆ بێت و خەڵک دائیمەن داوای $100 بکات تا تۆ ئەحساسە گەورەیی بکەی ئەمە دەلیلی ئەوەسە کە تۆ گەورە نییەی مەقامە گەورەییش نییە خۆتیش ئەزانی نییەی چه اتفاقی کەوت لەو 6 ساڵ 7 ساڵ کەرەی وا منافسەی تۆیان نەکرد ئەمڕۆ منافسەت ئەکەن بزان من گوێم لە قسەکانە غازی ئەلکەرکووکی بوو وا دوێ کە جۆرێکی تر تەقلەی لێدا پێرەکە ئەمڕۆ کەوتووە تەقلەیەکی تر سوعالە گەورە ئەمەسە ئەم قارەمانە بەچی وا قارەمان بوو پێرەکە لە بیری چوو بوو یەکێتی نیمچە بەرەس ئایە پاڤڵ تاڵەبانی ئەوەی وا ئێوە نەتانگەرەکە ئێعترافی پێ بکەن ئێوە سوارە وەنەوشە ئەون و ساعەتە ڕۆلکس لە دەستان ئەکەن و تەقویەت کنەندەهای جنسی مەسرەف ئەکەن و خۆشتان تێت لە ژنە سیلیکۆنی حەز ئەکەن لە کازینۆکانە مۆناکۆون بەڵام گەرەکتانە بە ئەقلیەتە قەرنە 14 میلادی لەگەڵ مردمە ئێمە هەرس و کەوتکەن ئایە پاڤڵە تاڵەبانی ئەم جەهانە واوە نەوشەی بە تۆداگە ئەو دەستگاهە میدیاییە داگە تو خەریکی پڕۆپاگاندای پێەکەی هاوکاتە لەگەڵ ئەمە تەحوڵێکی دروست کردگە بەناوە ئۆربەنیزم شارنشینی بەناوە دروستکردنە جەمعیەتگەلە بێ هەمە چیز کریاگە ملیۆنی لەناوە تودەیە تەراکۆمیە ئەنچێ کە لە دنیای مۆدێرن مەترەحە سوژەبوونە مردمە لە ئیدارەکردنە سیاست خدا سوژە نییە تۆ غەڵەت ئەەکەی ئرس ئەگری لە کەسێ کنارا و باوکت نییە وا هەروە کە ئەوێنی چارلزە سێ لە بریتانیا پادشاهاکانە قەدیم نییە هەروە کە تۆ ئەوێنی مێگانە بووکی و هەریە کوڕی خاندانە سەلتەنەتیان کردگەسە تەڕاتێن لە نەتفلیکسە پس ئەم جەهانەیە تەغییرێکی کردگە ئەفکارە عمومی فرە مهمە ئەگەر ئێوە عادەتتان کردگە دائیمە نۆکەرە دیگەران و مزورە دیگەران ون دیگەران بەرنامەتان بۆ دابنێن با بزانی کەسێکی وەکو سنتۆ 2000 ساڵ بەر لە میلادە مەسیح کتێوە هونەرە شەڕ ئەنووسێت با بزانی شەڕ شمشێر و ئەسلحە ئاخرین مەرحەلەیەسی ژەنەراڵە گەورە فەتحە تەمیزەکە کاولی دروست ناکە وەلێ ئێوە چون مشتێ ئامی بە وەحشین فکر ئەکەن شەڕ یعنێ بنێون لە تێڵایە یا کلاشینکۆفێ بگرنە دەستانە دوو کەلاک خەن هەنگاڵتم دڕی لە دوێکەوە گیرە خوارد تا متوجه بووی دنیای ئەمڕۆ دنیایەکە لەسەر ئەفکار عمومی تا متوجه بوویت مردمانێک بە وعدەیە ئەحمەقانە ناخەڵەتین پێتوانە بێ و مردمە بە تۆ ئەخەڵەتێت ئەو مردمە قەستی نییە نازانێت تۆ بای چەنیکیت کەسێ هانەهانەی نەداگە بیر لە دەسەڵات بکاتەوە بچووکیان کردگە پێیان وتکە دەست بگرەوە کڵاوەکەی خۆتا بابانەی وە و ئەندازەی گڵێمە قاچێ درێژکە ئەو مردمیانە بۆت بچووک و کردگەسۆ ئەها خەسیاگەکانە ناوە هۆڵەکەم دنەدابۆت
دەرکەوت بۆیان نە ئەوان دەسەڵاتن نە تۆ دەسەڵاتی، دەرکەوت بۆیان تۆ ئینسان سەخیفێکی دارای باگ شخصیەتیت و نازانی چۆن ئەم سەرۆک بوونە دەرخەی. ئەگەر یەک زەمانێ باوکە تۆ بدونە مەتن و بدونە تئۆری مەجبور بوو بە زۆڵیگەری هێز لە خەڵکی بگرێت و خەڵکی بلکێنێ بە یەکۆ، تۆ ئمڕۆ فکر ئەەکەی یەکێتی چووگە سەناوە لیستە انتخاباتی عێراق احتیاج و هیچ کەسێ نییە خود نێرە کەرە مەیدانی. تۆ وا فکرەکەیتەوە و وا فکر دەکردەوە. ئەوانەی دەوروبەری شت مشتێ ماستاو چییە بێلیاقەتە بێمەبدەئن وا ئمڕۆ اتفاقێکیان بۆ کەوت. ئەوان متوجه بوون تۆ ئینسانە متزەلزلە دارای تەوەهمێکی و بشدت بەدەسەڵاتە خوت مەشکوکی و لەوەخۆ لە ئینسانە لەوەخۆ شک ئێشێ بترسی، چون معلوم نییە ساعتێ ترچە بڕیارێگەدات. خب تایستە نەمایش اقتدارت خواردیە بومبەست بابێ مەسەر اتفاقێکە ئەکەفێ. ئێوە تەمامەن خەریکن ئەزهان عمومی منحرف ئەکەن کە گویا لە ناوە کنگرەکەتانە اختلافات موجودە کە ئەگەر لە دوایە ئەم اختلافاتە ئەمسالە شاڵاوە عەلی ئەسکەری و ئەمسالە حەمەسەعی قادر و ئەمسالە شێخ جەعفەر لە تەڕاتێنێکا کە تەکەتووە ئەکەن و کوڕەکانە کۆسرەت ڕەسوڵ بێژن خوا هەڵی ناگرێ شەڕیشی تیا کریا یەکێتی هەر یەکێتی و نەخۆی ئاغایە پاڤڵەت تاڵەبانی تۆ نەهیەکێتیەکەی جارانی بە تاریخێ لە جنایەتیش نە هیچ هۆڤیەتێکە هەس. تازە ئەمانەی ئەم فاسدانەی وا تۆ بردگتە ناوی ئەم کنگرە وا پیاگیانتیا نەبوو لە ڕۆژی ئەوڵا منافسەی تۆ بکەن. دێکاورا مردنی خۆش نییە، دێکاوراوە خۆی ژێ پیاگ. ئیستە تۆ فکرەکەی ما بەقیە کەسانێکە یەک زەمانێ بەناوە ئەم یەکێتیە دزی و فزیان کرد بۆ بابە، پیاگیان کوشت بۆ بابە، جێ تێڵن بۆ تۆ، جێ تێڵن بۆ شاڵاو عەلی ئەسکەری. شاڵاوە عەلی ئەسقەری بابەتە هەر دڵۆپ خوێنە ئەو باوکە بەڕێزیە ملیارد ملیارد فەسادی کردە گەلووی مردمە ئێمە. فاسدی ئاوە لە تۆ فاسدترە بابزانی بەسەر میراتە خوێن و دانیش کە فەقەت لە لای ئێوە خوێنە بابە ئەوێت و سروەت، بەڵام لە لای مردمێکی تر خوێنە بابە ئەبێت و بەردەوامی ڕێگا پێت ئێژن کوڕە فڵانە کەس کە شان و شەوکەتە بابات بوێت. ئەگەر عەلی ئەسکەری شخصیەتی وەکو شاڵاوگە متعسفم بۆ مردم و بۆ شەهیدەکانیان و ئاغای شاڵاوە عەلی ئەسکەری لە مردن باوکی واقعی دروست کردگە لە عوسمان بن عەفان و معاویە بن ئەبی سفیان زیاتر باجی سەند لە مردمە کورد. کوڕواسە عەلی ئەسکەری و گۆڕەونەکەی عەلی ئەسکەری بۆ پۆڵۆی کوڕ شاڵاو و بۆ شاڵاوە کوڕ عەلی ئەسکەری بوو گەسۆ گەڵا بە فەساد نە پوڵ دزین فەقەت ئەو نەک پوڵ نادزێ ئیمانە مردم ئەدزێ، باوەڕە مردم ئەدزێ، فەداکاری ئەدزێت. فاسدە ئاوە هەیکەلە فاسدە ئاوە ئینتمای نیشتمانی لەم سەرزەمینە نەهێشت و ئەمما کوڕە فاسدەکان و خانەوادە فاسدەکەی کۆسرەت ڕەسوڵ حزبە بنەماڵە هەر تۆ نیەی کوڕەکانە جەلال ئەو فاسدانەی کوڕە کۆسرەت ڕەسوڵ. ئەرێ کۆسرەت ڕەسوڵ تۆ کێ بووی؟ زۆرۆ بووی؟ لاست سامورایی بووی؟ تۆ کێ بووی کۆسرەت ڕەسوڵ؟ تئۆریسیەن بووی؟ باوکە کورد بووی؟
ڕۆسەمە زاڵ بووی هەرکوڵ بووی تۆ وە ملێ گێڕێک و کۆسڕەت ڕەسوڵ فەساد دنیات کردگەسە گیانە ئەم مردمە تۆ فقط یەک فەقەرە کەنیشکەکەت انحسار داروی فاسدی لإقلیم کردستان اگر کەسە دەسو گەرەکتانە کوێی پێ بگری ڕۆڵە بە ملیارد دۆلار استعداد ناکەوێتە وجودە ئینسان بەهرە خوا ئەیدات وەلە دڵ ڕەنجۆ تێتە دەر قنەرمکردن و بەرە سۆبا و ڕۆنسەگ ئەقندان سەرەسەرەی لێ تێتە دەرەوە ئێوە خەریکینی قەتار نیشتگنە پشت یەکتری پێتوان نەبێت سوحابەیتە دەرەوە بێژی خوا هەڕی ناکەی دەسەڵاتەکە تەقسیم کریا لەناو کنگرەکە مەشروعیەتمان هەست شەقەکەی ئێمە وا لەسەرجێ خۆیە کە گۆپاڵە خەڵک دەرهات لە خیزی میری گەورە ئیتر نامێنێ فیزی ئەوەی لەناوە ئەم فەزای فاسد کوردبازیە بەرساختەیە ئێوە ئەتوانێ وردە ئیدعایەکی بوێت ئەو نەفەرەسە کە حدە ئەقەل لە بەرەیە مردم ماگەسۆ ئەگەر چی خاو ئەگەر چی ناتەواو بەڵام لە بەرەی مردم ماگەسۆ ئێوە بە نەمایش فەسادتان نۆکەرەکانە دەوڵەتە ئێراقی تۆ پێت وایە ئەم کۆنگری یەکێتیە تۆ وا یەکێتەکەی تۆ هیچێک نییە بێجگە لە لیستە ئینتخاباتیە عێراق چەندێ خەتەرناکە بۆ مردم کورد تۆ هیچ پشتێکە نییە ئیلا بەغداد نەوێت بە تەمامە قودرەت ئەڕۆیتە پشتە بەغداد لەبەر ئەوەی حیزە وەکو تۆ بێڵنۆ حاڵیت بوو تۆ پێت وایە 6 ملیۆن کورد وا لە ئەم سەرزەمینە دانیشتگە تەماشا ئەکا تۆ تەڕاتێن کەی ئای باڤڵە تاڵەبانی تۆ جەلالە باوکی خۆتیشت تڕۆ کرد باوەڕکە چۆن ئیستە لەمەوە بادێتە ئێشێ بێژی باوکە کێ بوو باوکو چۆن ڕەهبەر بوو تەنیا قودرەتێک کە جەلالە تاڵەبانی بووی ئەمەوە وە زۆری کڵاوی نیا سەرە خەڵکی دەسە خەڵکی بردەوە خوێنە پاشماوەی هێزەکانی دزین ئارامی کوشت تا کۆمەڵە بوات ئەلی ئەسکەری کوشت تا شۆڕشگێڕان بوات دەسی گشتی پێوەدا باوکە تۆ وەختێ ئێژن باوکە زۆڵ و باوکت بازی ئەکرد دنا باوکە تۆ یەک لەحزە قارەمان نەوگە یەک لەحزێژی قلابی نەوگە حیجمەتنێکیشی نییە 5 ساعت سخەنڕانی وە دەرد بەخۆری نییە ئەمما چون تەمامە ئەوانەی وێسیاون سەخیف بوون و ئێوە بەسەر هەلێکا کەوتن گشتی بە شوعاع دوور و نزدیکی بە مام جەلال خۆی تعریفە کردو مامە و ڕێبازەکەی مامە و کامەسە ڕێبازەکەی مامە ئادێ ئەم ڕێگە وازی کردگە بە ئێمە بێژە ئەم مەعبەرە مەیدانە مینە دابی کەرۆ متوەجێ بووی ئاغاگیان قنە ڕەش چەرمێک لە بوارە دەرەکەوێ کەوتکیتە بوارە خراوێ ئەتهەڕەکێنین تۆ پێت وا نەبێت بە قڕۆخکردنە دەسەڵاتێک وا بە هەل و شانس کەوت کەسە بەردەستان مردمە ئێمەتان فاسد کردگە و مردم تەماشاتان ناکات جارێ من سەگە لەم بەرداگەسە گیانی یەکتری پێتوان نەبێت بە نەمایش شاڵا و کوڕەکانە کۆسرەت و حەمەی حەمە سەعید و شێخ جەعفەر بە نەمایشە قازی ئەلکەرکووکی و مشتی فاستتر لە خوەت بازیەکە ئەوەی تۆ ئەم مەیدانە فقط ئەمانی شیتیانیە سالا عەزیزی واتیە هاواسە بوێت واتیایە حامی حاجی غالیشی واتیە عەدنانی حەمەی مینایشی واتیە بابزانی مەلا بەختیاری شیواتیە تۆ ناتوانیت ئەم تەڕاتێنە بکەی خۆت کەیتە سەرۆک لەم وەسەتە بەرۆک ئیستە ئێشێ سوحا شلیکەی بۆ یەکێکیان شلە کرد بۆ مابەقێشیشێ شلیکەی حاڵیت بوو ئەو جار شاڵاوە عەلی ئەسکەری وا لە دڵۆب خوێنە باوکی ئەڵماسی دەرهاوردگە بلاد دایموند خوێنە عەلی ئەسکەری بوو ئەو فاسدە تۆ فکرەکەی ئەمسالە خولە سەنگاوی تەحمل ئەکا
وا تا تەکان ئەخۆی جنازە بێ قەبرەکەی باوکە خۆی دەرتێرێ ئەی تەکێنێ وەکو کرواسەکەی عوسمان باوکە گۆڕگە مەکەم وەڵا هیچ کەسێ وەکو تۆ باوکی نەختۆ نەوە و ئەندازەی 50 جەد ئەڵماسی کردە گیرفانت و ئەندازەی فەساد دنیا فەسادتان کردە ناوە خانەوادەی کورد ئێوە ئەمە چییە باوکت گۆڕگەمە متوجه بووی ئاغاگیان ئێستا دابزانم تاکەی ئەم کۆنگرەتە ئەچیت من ڕۆژە ئەوەڵ هاتم وتم بە فەساد عەقڵێک کە ئێوە هاوردکتانە ڕەجولە سیاسیتان لەم سەرزەمینە نەهێشکە باوکە تۆ هەرچی فاسد و لە دەورە خۆیان جەمی کردو گەشتی شانێکێت دەسێ گۆچانیان لە باوکە خواردەکە تۆش هەروە خوڕی لیان وەلێ ئەم دەفعە وەرەقەکە لە تۆ هەڵگەڕیاگەزەوە و من هەڵم گەڕاندۆلێت دابڕۆینە خۆناغهای بەعدی پەسیستە بازیەکە بۆچی تۆ فکر نەکەی لە خانەکە دەرچووگی وا لە بیرتا دوێکە پێتم وت ددەی ئەفترە لە بیراوێت بوەخشی نەشئەگیەکەم لەسەر پەڕاند ئیسە تازە دەسی پێکرد جارێ بڕۆ تەکە ئەو فاسدانە وا پیاگیانتیان نەبوو ڕۆژە ئەوەڵ منافسەی تۆ بکەن ڕێبکەوە بەشیان بە کاورا هەڵەگەڕە توێژێ من نیمچە بەرەین و سەرکرداوی توێژێ لە گشت جێگەیەکە بوویت و جدەن ئای قازی کەرکووکی ئەتوانیم قسانە بۆ بەقێش بکەی واقعاً بە کامە سەوادتانەوە بە کامە تاریخە مشعشعتانەوە بە کامە ئینقلابی گەریتانەوە بە کامە تەعقیبکردنتانەوە چییە کناراوتان دانیاگە تەقسیمە پوڵەکەن دەی بە خەڵکە کورد چ ڕەبتێکی هێز بە کورد چ ڕەبتێکی هێز ئێوە خەیلی حاڵتان خراوە خۆتان خەوەرتان نییە ئێوە حتا بازیە انتخاباتیش نازانن ها حەیکردنەوەی یەکێتی دووبارە خوێندنەوەیە چمکە قیام و ئینقلابی گەرەکە ئەوەی گەرەکێسی یەکێتی حەیکاتۆ ئەوەی کە ئیدعا ئەکات لە بنیان گوزاران و ڕەهبەرانی یەکێتی بووگە وەختە خۆی قیامی هەڵساندگە و ڕاپەڕینی دروست کردگە ئیستایشە ئێشی لە قۆناغە شارە و لە قۆناغە حکوومەتە ڕاپەڕینە شار دەست پێ بکات وەکو ئینقلابە فەڕەنسە وەکو جمهوریەکانی یەک لە دواویەکە فەڕەنسە حزبە پێشڕەوە ئینقلابی لە قۆناغە شارە تحول بنیادی نەکات ئائیستە ئەوەی گەرەکێسی یەکێتی حەیکاتۆ ئێشێ فاسڵەیە یەکێتی دوور و نزیکیە یەکێتی تەکە ئازادیە بەحسکە دوور و نزیکیە یەکێتی تەکی کوردیەتە بەحسکە مەرتی کەی فاسد تۆ فکرەکەی بە شعارە خەدەماتە ئەیوەی تۆ موچە نییە و مانگ نییە و نان نییە و خەڵک برسێسی خەڵک چاوی دەرەهاتەکە تۆ خەڵک کورد قارەمانیەتی کرد برسێتی کێشا گیان عەزیز بوو دای کە سەروەروێ تۆ هاتکی بیکەیتە مشەخوەرە نۆکەرت دەسە سواڵە $100 بۆ بکە ئەو تەساویرەی لەو تلڤیزیۆنانە پەخشیەکەی تۆ تلڤیزیۆنە مردمە کورد نییە و ئەوە تەسویرە مردمە کورد نییە ئەو کوردەوارە مەجیدە لە کۆرپۆرێشنە عێراق 6 ملیۆن ئینسانە کوردی واتیا وا تۆ 10,000 دەموچاوە سوال کرد دائیمەن لەم تلڤیزیۆنانە نیشانە دەی ئەی بۆ دەموچاوە حسێنە بازیانی نیشان نادەی وا هەڵگەڕیاوە وتی ئەم فاسدانە ئێمەیان کردە بەسە زوان و خۆیان بوونە بیزنسمان خەیلی قسەس حسێنە بازیانی لەوانەیە 2 کلاس سەوادی نەوێت ئێژێ ئەوانە ئێمەیان کردە بەسە زوان و خۆیان کردە بیسینەیزمان ئەوەی وا قارەمانیەتیەکەی کرد و کوردایەتیەکەی کرد و شەڕەکەی کرد و گەردەن کەشیەکەی کرد ئێوە وتان بەسە زوانە و عەشایرە و بەوبەختە و فەقیرە و هەژارە و برسیە و $100 گەرەکە
خۆتیش بوویتۆ گەورەترین قاچاقچیە نەفت و کالای قاچاق و سیگار و سێکس و بەنگ و تا ئەم باش دروستکەی چ پێیەکەی ڕۆڵە کەسی عەقڵی نەوێ لە پووریش ناتوانێت لەزەت بووە بەچی تۆ خب تا ئێستا متوجه بوویت زەبرە شەق یعنی چی تا ئێستا متوجه بوویت ئەفکارە عمومی یعنی چی تا ئێستا متوجه بووی ئستراتیژیست بوون و ژنراڵ بوون یعنی چی تۆ فکرە کرد بۆ دەچێتە بەرەوە جارە ئەوەڵێسی تەڕاتێن دەسی پێکردگە ئەوەڵێسی و ئەمما فاسدەکانە دەوروبەرە فاسدەکانە دەورەبەرە وا لە گشت کەسێ خائینتر و بێشەرەفتر ون ئێوە ئەگەر بێشەرەف نەواینا حەق ڕەفیقەکانتان ئەپاراست حەق ڕەفیقەکانتان حەق ئەوانەی وا لە قوندی لابوون وەختە خۆی تەکیانە مەسینە هەڵگرەکانە کوڕەکانە جەلال ئێستا تۆ فکرەکەی بەناوی کیتیبازی و قبرە شەهیدان و گوڕە شەهیدان و پێشمەرگەی قارەمان ئەیوەی تۆ تا کەی ئەم نەوارە تکراریە لێ ئەدەی تا کەی ئەم قسەی حەلەق و بەلەق بێمەعنا وا هیچ کەسێ باوەڕی پێی نییە تکراریەکەی تۆ ئەزانی ئەوەی لە ئیتحاد جەماهیرە شەوروی ئیتفاق کەوتچوون و بافڵ من مطمئنم تۆ متالعە ناکەی لە ئیتحاد جەماهیرە شەوروی اتفاقی کەوت ئیتحاد جەماهیرە شەوروی ڕژیمێکی ئیدئۆلۆژیک بوو تەزاهوری بە ئیدئۆلۆژیە کرد یەک نەفەر نە لە ئەعزای سەر حیزب کۆمۆنیست تا ئەعزای خوارە حیزب کۆمۆنیست باوەڕیان بە کۆمۆنیزم نەبوو هەروەکو دەوڵەتە شیعەکەی ئێران لە عەلی خامنەئی تا بەسیجیەکی ناوی خیابان یەک نەفەر باوەڕی بە تەشەیوع نییە تەشەیوع حکوومەتی نییە درۆکن و بە ئیسلام نییە هەروەکو تۆی فاسد و ئێوەی ئەحزابە بەرساختەیە فاسدە حکوومەتە حەلیم باوەڕکەن ئەوەنە باوەڕتان بە کوردایەتی نییە ئەوەنە باوەڕتان بە کورد نییە کورد بوو گەسۆ هەوێنە گیرفان پڕکردن ڕۆڵە من حەسوودی ناوم بە گیرفانە پڕە تۆ چون تۆ وەیتە مانا کا زیاترە خۆی یا ئەدەی یا ئەکەی دەخۆ تۆ ناوێ بتوانی چێژێکی ئینسانی بووەی گەمەیە بزانیت معناوی سوخەنێ بزانیت ڕەوابەتە پیچیدەی ئینسانی بزانیت لە چیرۆکێ لەزەت بووی ئەوەی مانگایە حەزی پێکات تۆش حەزی پێکەی ئاڵەف و سکس پێتوانەوێ جێگەی قبتە خواردن و حەسوودی کردنن پس ئەوەی تایسە چاوت پێکەوت بە تەقسیمکردنە خوانە نعمەتیش بێتە دواوە قاچەکێشیتە دواوە شلیکەی بۆ کوڕەکانە کۆسرەت ڕەسوڵە فاسد و خانەوادەی فاسدە کۆسرەت ڕەسوڵ یا خانەوادەی فاسدە عەلی عەسکەری پێتوانە بێ ماجەرا تەمام بووگە تازە دەستی پێ کرد گۆم هەرچی قوڵتر وێ مەلەی خۆشترە تۆ پێت وایە ئەحمەقێ وەکو شاڵاوە عەلی عەسکەری بتوانێت لە تۆ بکەنێت خولە سەنگاوی وە سیۆڵە تێژەکانی وە لە ئەو کەمترە پێت وایە کەمترە پێت وایە حامی حاجی غالی جافە هەڵەبجەی لەوان کەمترە شلی ئەکا بۆ ئەوان واقعاً فکرەکەی عەدنانی حەمەی مینا لەوان کەمترە ڕۆڵە تۆ وەختی قودرەتە کاریزماتیکە نەوێ گەرەک توێ بە بەشکردن خانە نعمەت مشتی چهرەی فاسد بە دەور خۆت و ڕاگری کەسە پێ ڕازی ناگریت حەڵیت بوو چون گشتی مدعیە پس هەروواکە وعدم پێدا بوو ئەم شەوە پەردەتانە توولانی نییە درێژخایەن نییە خاس گوێ بگرە با نەسیحەتێکە بکەم باڤڵە تاڵەبانی و کوڕەکانە تاڵەبانی و کوڕەکانە عەلی عەسکەری و کوڕەکانە بارزانی ئێمەی کوردەوە قەومی کریاک 50 ملیۆنین
بۆ ئێوە کوردبازی بووگەسۆ فەرشە قرمز و بانکە مەرکەزیە عێراق و سویس بووگەسە وەنەوشە و ژیانە کۆشک و بادیگارد و سەیارەی دەرە بووگەسە شەوە سیلیکۆنی و پرۆتزیە بێدایک و باوکەکانە دەرگاهە ئێوە بۆ مابەقی کورد بووگەسە و کزۆری و حاشیە نشین بوون بووگەسۆ دەربەدەری و ئاوارەیی و بێسنووری و بێسەرزەمینی مەسعود بارزانی فکرەکەی تۆ لەسەر ڕەش پاڵەدەی تۆ بەسەر ملیارد دۆلار بەناوە کورد و تەڕاتێن ئەەکەی بە هۆڤیەت و شەخسیەت و قەبارە و مێژوو گەورەیمان ئەیکەیتە سەفتە دۆلار ئەحساوە بنەماڵەی بارزانی و ئەحساوە بنەماڵەی تاڵەبانی کابرایەک قامشلوویی و دیاربەکری و کرماشانی و سنەیی و مەهابادی لە تۆ تەحمولیەکە واقعەن پێت وایە لە تۆ تەحمولیەکات چۆنە ئەم کوردبوونە تۆ زل ئەکات و من لەڕ ئەکات چۆنە تۆ قەڵەو ئەکات و خەڵکی کز ئەکات ئەگەر ئەم کوردبوونە موسیبەتێشی بۆ گشتمان موسیبەت بێت ئەگەر گەورەیەشی بۆ گشتمان گەورەی بێت وا دیارە ئێوە خەڵکی سەهیم ناکەن لە گەورەیە بەڵام لە ڕزاڵەت و لە چەپەڵی و لە قێزەونیە خەڵکە ئێمەتان تێژەندگە پێتان وایە خەڵکە مەجیدە کورد ئەمە قبوڵەکە پێتان وایە بۆتان ئەڕواتە بەرەو بە ئەفسانەی دەزانن سوڕی دەوران غوڵام و ورکە خۆری دەرکی گەوران بەڵام دەوران دەبێ ڕۆژێ بدا سوور لەبەر گەوران نەبێ پشتە خەڵک کوڕ ئێوە لە توولە عومرتانە گەورە نەوگن ئێوە نۆکەرە کوڕن نۆکەرە کوڕن نۆکەر وگن و هەزار دەست حەدتان نەوێ گەورەیە کورد بوون کورد گەورەیشی هەس جا ئیستا حتا ئەڕواتە بەرەو بازیەکە گەرمەوێ من فێرتان ئەکەم گشتتان پاپت دەسم منن و بازیتانەدەم تا تەمامیەتت دەسەڵات بگەڕێنمە و دەسە ئەو مەردمم مەجیدە لە سلێمانی و لە کەلار و لە هەولێر و لە کەرکووک و من وعدیان پێ ئەدەم دەسەڵاتە خۆیان ئەگەڕێنمەوە بۆیان ئەدەستە خۆیان وەکو ڕۆڵەیەکی بە ئەمەکی ئەم سەرزەمینە وا دەسم مێژوو دەری هاوردگە تا ئەمان بتوانن تۆڵەی خۆیان لە دنیای کەویستی ئیگنۆریان کات و دەریان کات و لە بینیان بوات بسێنن لای ئێوە خۆش